قەدەغەی هاتوچۆ لە کەرکووک پێدەنێتە حەوتەم ڕۆژی ئاوڵاتیان بە ڕادەیەکی بەرچاو دوکان و بازار و مۆڵەکانیان داخستووە لە ماڵەکانی خۆیان ماونەتەوە. ئەمە ناوەندی شاری کەرکووکە. ڕۆژانی ئاسایی پڕێتی لە کاسبکار و لێرەوە بژێوی ژیان پەیدا دەکەن، بەڵام بەهۆی پابەندبوونیان بە قەدەغەی هاتوچۆ ئێستا بازاڕێکی چۆڵە و کاسبکاری تیا نابینرێ. ئەمەش لە کاتێکدایە بەشێکی زۆر لە دانیشتوانی کەرکووک لەژێر هێڵی هەژاریەوەن. هاوڵاتیان داوا لە حکوومەت دەکەن هاوکاریان بکات تا ئەوانیش بتوانن قەدەغەی هاتوچۆ نەشکێنن و لە ماڵەکانی خۆیان بمێننەوە. برای بەڕێزم، هاوڵاتی حکومەت ئەرکی خۆیەتی ڕێنمایەکان بە هاوڵاتیان جێبەجێکە. ئەگەر هاوڵاتیان خۆی پابەندی ڕێنمایەکان بن، لەبەرەوەی ئەوەشە تۆ ئەم جادە و شتای بینی چەندێ جوم و جۆلی تایە خەڵکێکی بەرژەوەندی ژیانی لەسەر ڕۆژانەیە کە دەرنەچێتە دەرەوە نان نییە پەیدایکە بۆ مناڵەکانی. اینجا ئێمەش کەلەم لاوە حکومەت ئەگەر خۆی هاوکار خەڵکەکە بێ خەڵکیش هاوکاریە بێ، لەبەرەوەی تۆ مەسەڵەن ماڵێک هەیە کەم دەرامەتە، هەیە کرێچیە، هەیە ئیشی نییە، هەیە نەخۆشیەیە، با حکومەتی عێراق و چی حکومەتی عێراق چی حکومەتی هەرێمی کوردستان هاوکاری کات. ئێمە ئەم مەنعتەجەرۆمان پێ باشە، شتێکی باشە. ئێمەی هاوکاری حکومەتە بین، ئەگەر حکومەتی هاوکاری ئەو خەڵکە بێ، خۆتان ئێوە لای خۆتان معلومە، یعنی لای عالم معلومە خەڵکی فەقیری زۆر هەیە، خاصەن لەم کاتە لەم وەزعەیە کە بێ ئیشیە. خۆی هەر پێشەوە یعنی پێشەم وەزعیش هەر بێ ئیشی بووە، خەڵکی زۆرێ فەقیر و هەژارە. ئەگەر حکومەت بتوانێت مەسەلەن خۆراکان بۆ ماڵەکان پێداویستیەکانی ماڵەکان جێبەجێ بکە، حکومەتی خەڵک ئیشی بەدەرەوە چییە؟ من ئەگەیسە لە ماڵەوە مەوادی باشم هەبێ، یعنی مام ناوەندی پێی بژێم ئیشم چییە بدەشتەوە. بە پێی بڕیاری شانەی قەیرانەکانی کەرکووک، ئەندامانی دەستگا ئەمنی و تەندروستی و نەوت و ڕۆژنامەنووسان دەتوانن لە کاتی قەدەغەی هاتوچۆ بکەن. وتەبێژی پۆلیسی کەرکووک داوای هەماهەنگی لە هاوڵاتیان دەکات تا ناچار نەبن ڕێوشوێنەکان تووتر نەکەن. ئۆتۆمبیلانە مەکەن کە لە ناو شارە ئەسوڵێنەوە هەندی ئۆتۆمبیل ئەمانە خەڵکیەکەن ڕێگە پێدراون، یان پۆلیسن یان لە فەرمانگەی تەندروستی دەوامەکان یان بەڵام ئەوەی کە لە بەدەر لەوانە ڕێگە پێنەدراوە سزای یاسایی دراون. تایسە 500 حاڵەتمانەیە سزای یاسانی دراوە. ئەگەر تو بێ بەراورد بکەی 500 لە خلال لەم چەند ڕۆژی ڕابردووە 500 شتێکی کەمە، بەڵام کە خەڵک پابەندی بڕیارەکە نەبوو ناچارین ئێمەش سزای یاسایە دەین. هەڵبەتە زیاتر تونتر دەکرێنەوە گەر بزانین خەڵک پابەند دەبێت. فەرمانگەی تەندروستی کەرکووک داوا دەکات هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن سەرباری تۆمار نەکردنی حاڵەتی نوێی کۆرۆنا لە شارەکە. بەڵام دەستگا ئەمنی و تەندروستیەکان لە گرتنەبەری ڕێوشوێنەکان بەردەوامن تا بە یەکجاری بنەبڕی ڤایرۆسەکە لە کەرکووک بکەن. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.